بۆ قسەکردنی زیاتر لە سەرانپرسە بەڕێز دکتۆر ناسر باباخانی مامۆستای زانکۆ لە ویلاتی ڤێرجینیای ئەمریکاوە لەگەڵماندا. دکتۆر ئەم کاتتان باش، پێتان وایە ئەم خۆپیشاندانانەی ئێرانەوە ئەو کاردانانی و دەوڵەتیانە چ کاریگەریەک دروست دەکات لەسەر پرسی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران؟ ئەو کاتتان باش، پێشەچی داوای لێبوردن دەکەم بە حکمیەوەی کە ئێمە لە ڕێوڕسمی پرسەی شەهیدانی ئەم موشکبارانەی دوایی کۆماری ئیسلامی بەشدارین جێگەکەم ڕەنگە زۆر شیاو نەبێت، داوای لێبوردن دەکەم. ئاسایە، دەستان خۆش، سپاس. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەوەی ڕاستی بێ ئەو کردەوە تێروریستی کە کۆماری ئیسلامی لە خۆی نواندی و دوجار با بڵین چەخماغی ئەم شۆڕشە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شارێکی وەک سنات دەستی پێکرد بە حکمی شەهیدکردنی ژۆڵەیەکی بێتاوانی کورد و دواتر تەشەنەی کرد بۆ سەرانسەری کوردستان و دوجار ئێرانی گرتەوە. تایبەتمەندی ئەم شۆڕشە ئەوە بوو کە دەکرێ بڵین شۆڕشێکی سەتاسەد کوردانە. بە چ معنە؟ نەک بە معنا دەمارگریژیەکەی، بەڵام بە معنا گوتاریەکەی، بەو مانایە کە سەرهەڵدانی شۆڕش لە کوردستان دەستی پێکرد. دروشمەکە دروشمێک بوو کە لە پێگەیەکی کوردیەوە سەری هەڵدا بوو، ژن ژیان ئازادی کە بوو بە هۆکارێک کە ئێران و دواتر تەواوی دنیا بتەنێتەوە و دوجاریش جوابی وەڵامی خەڵکی کوردستان بۆ بانگەواز و پشتیوانی لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. کۆی ئەمانە نیشاندەری ئەوەن کە ئەو شۆڕشەی ئێستا کە لە گۆڕێدایە و دنیای تەنیوەتەوە لەسەر هاوچێشە ناوچەیەکان و لەسەر هاوچێشە نێونەتەوەیەکان بە بێگومان شۆندانەری دەبێت. بە کورتی ئەگەر وڵامی ئەم بەشەی لە پرسیارەکەی جەناب بدەمەوە، هەر ئێستا ئەگەر چاو لێ بکەین تۆنالیتە و تۆنی دەنجی ئەدمینیستریشنی بایدێنی ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. یعنی ئەگەر لەوە پێش ئەوان تەواوی حەول و دەوریان ئەوە بوو کە بە هەر قیمەت و بە هەر نرخێکی بێ ئەم ڕێکەوتنە بە ئەنجام بگەن، چەند ئێستاش ئەمە لەنێو بەشێک لە دموکراتەکاندا هەیە، بەڵام ئێستا ئەم دەنگانێک کە لە ئەمریکا بەرز بۆتەوە بە تایبەتی لەنێو هەندێک لە سناتۆر دموکراتەکانیشدا دیارە کۆمارەکانیش کە پشتی هەر لەگەڵ ئەم ڕێکەوتنە دژایەتیان هەبوو، ئەم پێم وابێ دوجار کارتێکەری خۆی دەبێت. یان لانی کەمەکەی ئەوەیە کە ئێران ناتوانێت وەک بەر لەم سەرهەڵدانانە با بڵین داوای ئیمتیاز و کۆن لە ئەمریکا بکە. بۆیە من بەگشتی پێم وایە ئەگەر بێت و ئەم سەرهەڵدانانە دوجار دۆخی ئێرانی لە وشڵەژاوکردنەکە دەبێت هۆکارێک بۆ پاشەکشی کۆماری ئیسلامی زۆر ویستی بەرامبەر بە وڵاتانی ڕۆژاوایی بە تایبەتی ئەمریکا. ئێران ئێستا ئەڵێ ئەم خۆپیشاندانانە دەستی وڵاتانی ئەمریکا و بریتانیا و سعودی هەیە. پێتان وایە ئەو وڵاتانە دەستیان هەبێت لەم پرسە، یان ئەمە ئیتر گرژی و ناڕەزایەتیی خەڵکە گەشتوتە تینی لە پرسی ئازادی و پرسی خراپی بارودۆخی دارایی؟ لە سەرەتای ئەو بەشەی بەرنامەکەتدا ئاماژت بە قسەکانی ڕئیسی کرد، سەرۆکۆماری ئەم وڵاتە کە باسی قوربانی دەکرد. لە ڕاستیدا ڕئیسی جەلادە، بۆیە ئەو ناتوانێت باسی قوربانی بکات. جەلاد ناتوانێت باسی قوربانی بکات بە پێی هەموو بەڵگەکانی کە لەوە پێشتر و تەنانەت لە با بڵین دادگا جۆر بە جۆرەکانی کە بە شێوەی فەرمی و نافەرمی و بەپێ ئەو بەڵگانێک کە لە گۆڕێدا ڕئیسی یەکێک لەو کەسانە بووە کە لە دەیە شەستی هەتاویدا لە هەیئەتی مەرگدا بوو بۆ سەپاندنی سەزای مەرگ بەسەر دژبیران و جیابیرانی کۆماری ئیسلامی. کەوابوو ئەوەی کە کۆماری ئیسلامی دێڵە سەر لەبەری درۆیە. ئەو دەستەواژەی کە چەند ساڵ لەوە پێش لە واشنگتن پۆستدا بۆ کۆماری ئیسلامیان دەکارکردووە، یعنی کۆماری درۆ ڕێک گوزارە لە دۆخی ئەم وڵاتە دەکات. ئەجینا ئەوەی کە ئێستا هاتوێتە سەر شەقامەکان زۆر هۆکاریەیە کە ڕەنگە لەو مەجالە کورتەدا نەتوانی باسی بکەین، بەڵام هەڵەکەبوونی گرفتە سیاسەکان و ئابوووریەکان و کۆمەڵایەتەکانە. بەڵێ دکتۆر بە کورتی وەڵام بیتەوە، سپاس دەکەم. ئەگەر ئێران ئامادەی وەڵامدەری داواکانی خۆپیشاندەران بێت، بارودۆخەکە ئارامە بێتەوە یان هەروامێنێت و درێژ فراوانترە بێت؟ پرسیارێکی باشە بە حکمیەوەی کە کۆماری ئیسلامی هەرگیز پێمل نابێت بویست و داخوازەکانی خەڵک بۆ وێنە ئەوەی کە خەڵک با بڵین حیجاب و چارچێ و ڕووبەندە لە سەریان لادا، چون ڕێبەری ئەم وڵاتە ئایەتوڵە خامنەیی پێی وایە کە حیجاب یەکەم سەنگەری کۆماری ئیسلامی و بێت و ئەم سەنگەرە چۆڵکن کۆماری ئیسلامی بەرەو نەمان دەڕوات. زۆر زەحمەتە کۆماری ئیسلامی لەسەر ئەو بنەما ئایدۆلۆژی فەشیستی مەسەدیە کە دامەزراوە پێمل بێ بەویست و داخوازی خۆپیشاندەران. بەڵێ بەڕێز دکتۆر ناسر باباخانی مامۆستای زانکۆ لە ڤێرجینیا ئەمریکا لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان ئەو کاتێ بێمەتاندا.